ئێمە چوار شیوی سەرەکیمانەیە لە بناری مۆفەرەوە کە ئەوێ شوێنێکی بەرزە ئاو ئەگوازنەوە بۆ ناو شار باش لە 2009 پۆندێکی بچووک بەندایە دروستکراوە ئەم بەنداوە بۆ ئاو کۆکردنەوە دروست نەکراوە بچووکە بەڵام بۆ گۆڕینی ڕێڕەوی ئاوکراوە کەناڵێکی دەستکرد دروست کراوە ئەو ئاوەی کە ئاوی باراناوە بیگوازێتەوە بۆ پشتی شۆڕش بۆ ناوچەیە گۆڕستانێکە خەڵکی چەمچەماڵەزان پێڵن گۆڕستانی وەسمان خەزان بۆ ئەو ناوچەی بیگوازێتەوە بەهۆی ئەوەی حکوومەتی ئێرە چەند ساڵە چاودێری ئەوە ناکا خەڵکێکی زۆر تەجاوزی کردوێتە سەر ئەوە ئەو کەناڵە ئێستا گیراوە خەڵک بە ئارەزوی خۆی قەنتەرەی پەڕینەوە شتی لەسەر کردووە کەناڵەکە نزیکەی 7 مەترپانە بەڵام خەڵک لولەیەک بۆ ڕێکی ئاسنی کردوێتە زێرا بوو پڕێوە کردووە بۆی بێتە ڕێگای خۆی ئەمە خەڵکی دەتڕۆشتیایە خەڵکی ئاساییتایە هەموو بابەتێکی تایە ئێستا کەشناسی هۆشداریدا بوو کە باران دێ ئێستەوە بەرەوەرزی زستانە ڕۆینجا ئەمە سەرەتایی کۆتایی پاییز و سەرەتای زستانە ئێستش ئەو ڕێڕەوەی ئاویانە چارەسەر نەکرێن لە وەرزی دووبارە بوونەوەی هەیە بە دڵنیایی و ئەگەری دووبارە